پرۆسەیە خوێندنێ دناوبەرە بایکۆتا بەشێک ji mamosteyan û destpêkirina خوێندنê li hejmarek ji xwendingehan di helqandî maye. Tevî destpêkirina خوێندنê li hejmarek ji xwendingehan beşek ji mamosteyên Silêmaniyê di girseyên nerazîbûnê xwepêşandanan de berdewam in û li ber rêveberiya perwerdeya Rojhilat girseyên nerazîbûnê li darxistin û hemû cûrên fişaran boşkandina baykotê red kirin. Li Helepçe jî beşek ji mamosteyan xwepêşandan encam dan. والله هیچ داواکاریەکەوان جێبەجێ نەکراوە هەتا ئەوان تۆیکەین ئێمە تومتری ئەەکەینەوە داوا لە کوولەکانەکەم بێنە سەرجادا گەنیانە سەرجاگە بڕۆنەوە ژێر بەتانەکانیان لە ماڵە با بخەون چونکە ئێمە بە تەمانی بڕۆینەوە بۆ داوام بە هیچ جۆرە تا داواکاریەکانمان جێبەجێ نەکرا شتێک نەما لەم وڵاتەیە کە جوابدانەیە بۆ خەڵکی بۆیە خەڵکی بێئومێد بوو ئەوەشی کە ڕۆشتەوە پێم وایە هەر بێتاقەتەوە بێحەوسەڵە ئەوەشی کە لێرە دیسانەوە هەر بێتاقەتە بەرامبەر بۆ دەسەڵاتی کە بێباکە بەرامبەر بە هەموو تاکانەوە کۆمەڵگای خۆش لێ سەید سادق و کەلار و دەربەندی خانژێ بەشێک ji mamosteyan xwepêşandan encam dan û rejdbûna xwe li ser baykotgirina dewamê tekezkirin heya kodaxwaziyê wan bêne cîbcîkirin. Lê derbendîxan 13 rêveberên qutabxaneyan de ji karkêşana xwe arastî rêveberiya perwerdeya wê qezayî kirin. هەمومان ئیمزای دەست لە کارکێشانەوەمان ئیمواژۆ کرد و ئەمڕۆ گەیانمان بە دەستی بەڕێوبەری پەروەردە و پێمان ڕاگەیاند کە ئیتر چیتر ئێمەش وەکو مامۆسایەکی بایکۆتکرا و مامەڵەمە لەگەڵا بکەن نەک وەکو بەڕێوبەرێک و کلیلەکانیشمان تەنانەت تەسلیم کردوێتەوە کە ئێستا لە دەستی بەڕێوبەرایە و ئەویش پێی ڕاگەیاندین ئیتر ئێمە دوای ئێوە بەڕێوبەر دائەنین وەک مامۆسایانی سێساق دووپاتمان کردەوە کە بایکۆت بەردەوامە و لە بەڕێبەراتی گشتی شەوە فۆرمێکیان نردووە کە ئێمە هەر بە سیناریۆیە زانین دووپاتێکەکەینەوە کە بۆ فۆرمێ ئێمە ناتوانین بڕۆینەوە دەوام حکومت نەخەمی خوێندکاران یە و نەخەمی کەسوکاری خوێندکاران بۆیە هیچ ڕێگایەکی جدی نەگرۆتە بەر بۆ داوەڕاوەکانی مامۆستایان ئەوی شلابنی بەناو پاشکەوتکردنە دڵنیان کە ساڵی 2017 زۆر قورسر دەبێت لەم ساڵ بۆیە ئەم بایکۆتکردمانە بۆ ئەوەیە ساڵێکی نینەوە سەر شەقامەکان لێ ناحەیە تەکیەیە سەر بێ چەمچەمماڵ ژی هەرچەندە حەفدە ڕێڤەبەر شکاندنا بایکۆتێ ڕاگەهاندن لێ وەکو کۆ ئەو بخۆ دەبێژن مامۆستە پابەند نەبوون. هەفدەم li sentera çemçemal diriya mizgeftan da daxwaz ji dêwbavê zarokan hate kirin ku zarokê xwe bişînin xwendingehan. Li wa xwendingehan jî ku baykot tê de hatine şikandin beşek ji xwendekar dibêjin çûne dewamê lê mamoste venegeriyane wane nexwendin. ئەمڕۆ مامۆستاکانی خۆم بان کردووە هیچ قوتابخانەکەمان لە 90 ئەڵێن بایکۆت ناشکێنین و دەوامی خۆمان ناکەین هەتاوەکو حکومەت شتێکمان بووەکە وتیان وەرێن بۆ مەتکار هەیە ئەمڕۆ بەس ئێمە هاتوین یەک مامۆستا شتی لێن یە دوێنێش هاتین هەر هیچی لێ نەبوو. Ji aliyê xwe ve rêveberê perwerdeya çemçemal amaje wêyekê da ku ji sedî şêstê qutabxaneyan dest bê dewamê kirine. زۆربەی قوتابخانەکان ڕۆشتوونە و تەنانەت جەدوەلیشان داوەتە شتێوانەکانیان داوەتە خوێندکاران کتێبیان تەوزیع کردووە ئەمڕۆژ بە ئاماشەوە بەشێکی تری تقریبا نەتوانین بڵێن لە 160 بۆ لە 170 خوێندنگەکان کراونەتەوە و مامۆستاشەیە تا ئێستاش بایکۆتی کردو. نزیکی هەشتێ ڕۆژن بەشێک ji mamosteyên parêzgehên Silêmaniyê û Helepçe û îdareyên germiyan û raperîn di baykota dewamê de berdewamin û tekez li ser wêyekê dikin ku heya hikûmet bersiva wan neda û daxwaziyê wa cîbicî nekin baykotê naşkînin.